بسم الله الرحمن الرحيم. ئەوڕۆ نەشتەرگەریەکی تایبەتمان هەیە. ئەو چارەخوازە پێش 2 مانگ هاتە لامان. 22 ساڵ عمریتی نەخۆشی قۆڵۆنی هەبوو، مشکلەی هەبوو، وردە گۆشتی هەبوو، زیادە گۆشتی هەبوو، نزیکەی زیاتر لە 100 زیادە گۆشتی هەبوو لەناو قۆڵۆنی گەورەی. پێ دەڵێن فاپ واتە فامیلیەل ئەدینۆماتەس پۆلیپۆسیس. وراثیە لەناو قۆڵۆنی هەبوو، زیاتر لە 100 زیادە گۆشتی هەبوو. ئەوە دیارە پەیوەندی بە بنەماڵەوە هەیە، یعنی شۆ بڵێ شتێکی بۆ ماوەییە. هەندێک لە ئەفرادی عایلەکەیان لەوانەیە باوکی دایکی لەوانەیە خاڵی لەوانەیە پێشتر باپیری هەیبووبی، پاش ئەوەی کەوا هات بە نەخۆشی و ژانە زگ و هەروەها خوێندانان لەگەڵ پیساییە نازۆری قۆڵمان بکرد دەرچوو. ئەمیش یەکێ لەو حاڵەتانەیە کە بدەنێن فاپ زیادە گۆشتێکی وردەگۆشتێکی زۆری هەبوو لەناو قۆڵۆنی، زیاتر لە 100 وردەگۆشتی هەبوو، پێ دەڵێن فاپ. ئەو حاڵەتە علاجی تەنها نەشتەرگەریە بە بڕینی هەموو قۆڵۆن، دواتر دروستکردنی ڕێکەیەکی تایبەت لە بەشی ڕخۆڵەی بچووک، دواتر بەستنەوەی بە بەشی کۆمەوە کە نەشتەرگەریەکی دەگمەنە و خبرەیەکی باشی دەوێت. ئێمە هەستان بە ئەنجامدانی ئەو نەشتەرگەریە پێش 2 مانگ بۆ ئەو نەخۆشەمان بە ئامێری هەناوبینی کە بە 3 کون دەکرێت، وەکەواتە پێدەڵێن نازووری زگ لاپرۆسکۆپی، هەستاین بە بڕینی هەموو قۆڵۆنی بە ئامەری لاپرۆسکۆپی، بڕینی هەموو قۆڵۆنی بە ئامێری لاپرۆسکۆپی. دواتر بەشێکی زۆر کەمی لە خوارەوەمان کردەوە و هەستاین بە لەحیمکردنی بەشی ڕخۆڵەی بچووک، ڕخۆڵەی بچووکمان هینا لەگەڵ کۆمی لەوێ دووریمانەوە لەحیممان کرد بە دروستکردنی برینێکی زۆر بچووک لە خوارەوەی زگ، کەواتە توانیمان هەموو قۆڵۆن هەڵگرین بە 3 کون 4 کون بە ئامێری لاپرۆسکۆپی. ئەوش الحەمدولله نەخۆشەکەمان زۆر باش بوو و ماوەی مانگونی وەک تا 2 مانگ بە موقەتی کونێکی لە تەنیشتمان بۆ دروست کرد بۆ ئەوی بتوانین ئەو لەحیمەی خوارێکە دروستکرایە خۆی بگرێتەوە. مانگونی وەک 2 مانگ دروستمان کرد ئەو کونەی کە لە تەنیشتی کردو و پیسایەکەی، و ئەوڕۆ مەرحەلەی دووهەمیتی کە پاش مانگونی وەک 2 مانگ هاتووە بۆ لەمان بۆ قەپاتکردنی ئەو بەشە موقەتە، ئەو کونە موقەتە کە پیسایی لێ دەکرد بۆ ماوەی مانگونی وەک، تەنها بەس مانگونی وەک موقەت کردبووی. ئەوش ئەمڕۆ قەپاتی دەکەین ئینشاءالله بۆی کە بەو ئامێرە تایبەتە کە پێ دەڵێن لینیەر ستاپلەر ڕیلۆدا بەکاری دەمین بۆی بۆ قەپاتکردنی ئینشاءالله. و خوای گەورە شفای بدە و سوپاستان دەکەم و دەستان خۆش بی بە خزمەتتان داینە. هەر نەخۆشیەکی قۆڵۆن خوانەکە تسناکە بێ با سەردانمان بکەن ئینشاءالله. خوای گەورە شفای هەموو لایەک بدە. زۆر سوپاس. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.